وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەنووسراوێک داوای چۆڵکردنی بینای کۆلێژی سەی سادڵ لە وەزارەتی خوێندنی باڵا دەکات. خوێندکارانی کۆلێژەکەش دەڵێن چاوەڕێی بینای نوێ بووین، نەگەم کۆلێژەشمان لێ وەربگرنەوە پێمان ڕەوانە بینن. ئەوان دەڵێن گەرچی بینای کۆلێژەکەمان کەم و کورتی زۆری تایە، بەڵام داواکاری چۆڵکردنی بیناکە هێڵی سوورە و قوبوڵمان نییە. بە وتەی خوێندکاران نزیکەی 650 خوێندکار لە ناو کۆلێژی سەی سادڵ دەخوێنن کە ماوەی 8 ساڵەدا مەزراوە و گەر بیناکە چۆڵ بکرێت شوێنێکیان نامێنێت تێیدا بخوێنن. دەستبردن بۆ کۆلێژی سەی سادق هێڵی سوورە لای سەی سادقەکان و لای بەشێک لە خوێندکارەکانیش، چونکە لە ساڵی 2014 ئەم کۆلێژە بە خوێنی شەید بڕیار دروست کراوە و جێگەی قوبوڵ نییە ئێستا بێن و دوای چەند ساڵێکی زۆر داوای چۆڵکردنی ئەم بیناکەن و بکرێ بە خانەی بە ساڵاچوان یاخود بکرێ بە باخچەی منداڵان یان هەر شتێکی تر، چکەمە کۆمەڵی خوێندکاری زۆری لێ خوێنی هەرێکی لە شار و شارچەکان جیاوازەکانی کوردستانەوە یان لێرە ئەخوێنن. داهاتووی ئەمانە دیار نابێت ئەگەر ئەم کۆلێژە چۆڵ بکرێت. من وەکو خوێندکارێکی کۆلۆژی پەروەردەی زانست مرۆڤەکانی سەی سایق بەڕەوای نازانم کە شارێکی ئاوا گەورە خاوەنی 130,000 دانیشتووە کە ئاوا کۆلێژێکی ئاوایان بۆ کڕێتەوە بە تەمای شندەی سێنەوە، یعنی سەی سایق شایانی لەوە زۆر گەورەتر بوو کە بۆی بکرێت. تێگەی ئەوە زانکۆیەکی گەورەتری بۆ کرایەوە، خزمەتگوزاریێکیشی بۆ کرایە. ئێستا لەم کۆلێژەیە ئێمە هیچ خزمەتگوزارێکیش نابینم تایە. پەیام بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەردانی کۆلێژی سەی سادقی کردو ڕاگری کۆلێژی سەی سادق تایبەت بە پەیام ڕایگەیان ڕاستە داوامان لێ کراوە بیناکە چۆڵ بکەین، بەڵام ناتوانین چۆڵی بکەین، تاکو بینایەکی دیکەمان بۆ تەرخان دەکرێت، بەو پێی هیچ شوێنێک نییە خوێندکارەکانمان ڕووی لێ بکەن. ئێمە وەکو کۆلێژی پەروەردەی زانستە مرۆڤایەتیەکانی زانکۆی سلێمانی لە سەی سادق پێویستمان بە بینا هەیە. ئەم بینایی کەتیانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوی سنتەری مناڵانە لە بنەڕەتدا ئێستا فترێک لەمە پێش داوایان کردەوە تاکەی پێویستان وتمان تابین بە خاوەنی بینایەک. ئێستا پاش ماوەیە کتابێکی تریان کردوەوە بەم کتابە کە داوای چۆڵکردنی ئەەکەن. ئێمە ناتوانین چۆڵی بکەین هەتاوەکو نەبین بە خاوەنی بینایەکی خاوەنی بینایەک بۆ ئەم کۆلێجە. ئەگەر وای بە نزیکی 600 خوێندکار لە بەیانیان و ئێواران تووشی بێت جێگایە بن ئەگەر وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی یعنی لە ڕێگەی یاساوە بە ئێمە ئەم بینایەت چۆڵ بکەن. دانیشتوانی قەسەی سەی سادق لە ساڵی 2014 خۆپشاندانێکی بەرفراوانیان ئەنجامدا کە کردنەوەی زانکۆ و پەیمانگا یەکێک لە داواکاریە سەرەکیەکانیان بوو. لەو پێناوەشدا خوێندکارێک بە ناوی برێر حەسەن بە تەقەی ئەمنیەکان شەهید کرا. لە ماوەی ڕابردوودا بارپرسێکی حیزبی حکوومەتی هەرێم بەڵێنی دروستکردنی بینایەکی سێنەوەمیدا بۆ دروستکردنی کۆلێژێک بۆ سەی سادق کە دەبوو ئێستا پرۆژەکە تەواو بوو بێت، بەڵام دوای تێپەڕبوونی زیاتر لە 6مان بەسەرە و بەڵێنەدا تا ئێستا هیچ هەنگاوێک بۆ دروستکردنی کۆلێژەکە نەنراوە. بەپێی بەدواداچوونەکانی پەیام لەم ساڵدا و بینایە دروست ناکرێت و دیارنی ئاخۆر بەڵێن بووە یان کەی دەبێتە کردار. ئەم بینایی ئێستەی کۆلێژی سەی سادقی تێدایە خاوەنداریەکەی بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دەگەڕێتەوە و سنتەری منداڵان داوای وەرگرتنەوەی دەکەن و کۆلێژی سەی سادقیش بەنیاز نییە چۆڵی بکات. ژمارەی دانیشتوانی سەی سادق نزیکەی 130,000 کەسە و یەکێکە لەو قەزایانەی کە زۆرترین دەرچووی زانکۆ و پەیمانگای تێدایە و تا ئێستا نەتوانراوەک پێویست خزمەت بکرێت. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.